بەڵێ خۆشەویستان دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بە هیوای ئەوەی هەرچی ئاسانکاریەکرێ بۆ خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتیش بۆ نابیناکان ببێتە بەشێکی گرنگ و بتوانن پێداویستیەکانیان لە بەردەما بێت و نووسینی برایلیش دەتوانن لە ڕێگەیەوە فێری زانست و زانیاریەکان بن و بتوانن پلەی باشی تیا بەدەست بێنن. هیوادارین کە هەمیشە ئاواکاری باش و پێشینێکی باشیان هەبێت. بۆ هیواین دەستەخۆش بێ ئەزیزان بەردەوامە بینەوە لەگەڵتان باز لە هاوسەنگ ڕاگررتنی پەیوەندی کۆمەڵایەتەکانەکەین لە نێوان خێزانەکانە بەگشتی و بە تایبەتریش لەسەر خزم و کەس و کارگفتوگۆکەین ئەمڕۆ بە تایبەت بۆ نمونە ئەو کەسانەی کە بۆ نمونە دایک و باوکیانیان خەز و خەزوریان لە ژیانە ماون چەندە گرنگە هاوسەنگیەک ڕابگرن لە نێوان ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانەی کە هەیە. بۆ نمونە لە هەفتەیەکە کەسێک کە یاخود خێزانێک لە هەفتەیەکە پلانیان داناوە ئەم هەفتەیە دوو جار بچن بۆ ماڵی باوکی ژنەکە پلانیان کە بێ بەستەی تر ئەمە دنیا ئاخر نابێ و دنیا کۆتایی نایقی چێک هەفتەی بێتەوە سێ جارەچێ ماڵی خەسووەنی سەرکۆ بۆی نەبێتەوە کارێک بۆ شەڕ و ململانێ و ئەم بابەتانە چونکە سەرکۆش باسی لێوە کرد. بۆ نمونە تۆ کە دوو جار چی بۆ ئەوێ و جارێک چی بۆ ماڵی خەزورانت ئەمە مەکە بە بەهانەیەک بۆ لێکترازانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و لێکترازانی ئەو خێزانە. اینجا بۆی ئێمەش بە چڕ پڕی لەسەرم بابەتە زانیاری وەرگین. ئەمڕۆ مامۆستا ئاوەرە ڕەمەزان کە بەڕێزیان ڕاهێنەر و ڕاوێژکارن لە بواری پەروەردەی خێزانی هەوڵین وەڵامی سەرجەم پرسیارەکانمان باتەوە. مامۆستاگیان دووبارە بەخێر بێت. زۆر بەخێر مامۆستا با لەوە دەست پێ بکەین چەندە گرنگە ئێمە وەکو خێزانەکان بتوانین ئەو هاوسەنگی ڕابگرین لە نێوان هاتو چۆکردنمان و چونمان بۆ لای خزم و کەس و کاری یەکتر و تا چەندیش ئەم هاوسەنگیەمان ڕاگرتووە. بەڵێ لە ڕاستیە ئەو بابەتە با بڵێین کەفوکوڵی کۆمەڵێک تایبەتمەندی خێزانیە کە ڕەنگە ئێمە زۆر جار لە کێشەی بینی ژن و مێردەکانەوە پێمان وابێ لە ڕاستیە زۆر سەردانیکردنی ماڵە باوکی منیان ماڵە باوکی هاوسەرەکەم ئەبێتە گرفت وەکو با بڵین لایەنە قانونیەکە یا لایەنە کۆمەڵایەتێکی ئێمە ئەمە ئەبیستین بەس لە ئەساسا کۆمەڵێک شتی تایبەتمەندتر هەیە کە ئێمە وەکو ڕاوێژکارێک لەسەر ئەم خاڵە ناوەستین. یعنی بۆ نمونە کاتێک هاوسەرێک یان خێزانی گەنە لای ئێمە پێمانەڵێ مێردەکەم ئیزنم نایە بۆ ماڵی باوکم یا لەسەر چوون بۆ ماڵی خەزورم بۆ بە کێشەمان پێمانوانی ئەوە خودی کێشەکەیە واتە شتی ترە و بۆ دەرەبڕێ نەکشتی ترە ئەساسیاتی خێزانەکەیە کە خەلەلی تایە هەر خێزانێک لە کۆمەڵێک پایە پێک هاتووە و کاتێک ئێ ماڵین دوو کەس بەیەک گەیشتن کچ و کوڕێ بەیەک گەیشتن پێمان وایە تەنیا ئەم دوو کەسە بەیەک گەیشتونیان ماڵێکیان دروست کردووە بەڵام لە ناوەڕۆکە دوو خێزان دوو سیستم دوو کللتور ئەگەر خزمی یەکیش بن ئەگەر زۆر تێکەڵیش بن هێشتا دوو سیستمی زۆر جیاوازن یەکەگرن واتا بە تەنیا کچ و کوڕێک یەکتر ناگرن کچ و کوڕێک بە کللتوری خۆیان بە قانونی خۆیان بە یەک دنیا پرەنسیبی خۆیان یەکەگرن کە یەکیژەگرن خۆیان ژینگەیەکی تایبەت بە خۆیان دروست دەکەن و ئەم ژینگەیە پەیوەندی بە شوێنی جوگرافیەوە نییە. زۆر هاوسەر هەیە بۆ نمونە بیدایەتی هاوسەرگیری لەسەر ماڵە لەگەڵ ماڵە خەزورانی یان نزیکی ماڵی دایکی خۆیتی قاتی سەرەوەی قاتی خوارەوەی هەرچەنە عنی زۆربەی کات کچان و کوڕان ئەمە بە ماڵی جیا نابینن ئەڵێ لە تەنیشتی ئەڵێ هەروەکوا بێ لەگەڵ ماڵی خەسووم بم لە قاتی سەرەوە یا لە قاتی خوارەوە ئەم شتە پەیوەندی بە شوێنی جوگرافیەوە نییە کەم تا زۆر پەیوەندی هەیە بەس ئەوەنەی پەیوەندی هەیە کە ئەم کچ و کوڕە یەکتر ئەگرن یاسای خۆیان سنووری خۆیان تێگەیشتنی خۆیان ڕێزی خۆیان پەیوەندی بە خۆیانەوەی کە ئەم پایان هەبوو ژینگەی دەرەوە شتێکی دیکەیە کە لەسەر ئەم تایبەتمەندیانە ڕێکەوتن یاساکانی کەسی من چییە کە هاوسەرگیری لەگەڵ تۆکەم تایبەتمەندیەکانی من چییە کە هاوسەرگیری لەگەڵ تۆکەم و کاتێک کە پێکەوەین سنووری خێزانی ئێمە تاکوایە وە چییە و ئەولەویەتەکانمان چین کە ئەمانە دیاری کرا یعنی خێزانی وایە لە هەفتەی 4 ڕۆژ لە ماڵی باوکمی ئێواران لەوێ نانەخۆین ئەڵێ هێشتا زەیتی بایعەکەم هەڵ نەپچڕیوە هیچ کاتم خێزانانە کێشیان نییە بۆ خۆیان پێشەکی نەک بەڕێکەوتن لێک تێگەیشتون بارودۆخەکە چۆنە بەڵام خۆی کێشەکە لەویا دەست پێکا خۆیان تێگەیشتون بەڵام
کە سوکارەکەی تێناگالەوەی کەم دوو هاوسرە خۆیان هیچ کێشەیەکیان نیە با لە هەفتەکە 5 ئێوارەش لە ماڵی دایکی بێ بەڵام ئیتر دەرەوە وەکو تووتێک ئاوا هەر بەردەوام لە ئێمە هەمیشە ئەڵێن کاتێ لە دەرەوە هێرش بێ لە ناو ئاشتی بێ هێرشی دەرەوە هەر بە هێرشەمێنێتەوە یعنی هەمیشە بە خێزانەکان ئەڵێن ئێوە قەڵایەکن هەر کاتێک دەوڵەتی دەرەوە یان دوژمنی بەرامبەر وەحسێ بکات چەندمە دوژمنیە بەس هێزی دەرەوە هێرشی بۆ تۆ هێنا بۆ قەڵاکە تۆ لە ناو قەڵاکایان ڕێکخراو بووی کۆک بووی ڕێکەوت بووی دەرەوە هەروەکو هێرشێکە مێنێتەوە کەوانەکە یعنی تیرەکە ناچێتە ناو چەقی کێشەکە بەڵکو پێکەوە پاڵپشتی لە یەکتر بکەن بەرامبەر هەر هێرشێک زۆر جار کاتێک کە هێرشەکەیت هێرشەکە بۆ نمێتە بەردەم ئافرەتەکە لەلایەن ماڵە خەزورانیەوە پێویست ناکای مە هەمیشاڵم پێویست ناکە خانمان حساس بن بە ماڵە باوکی هاوسەرەکەی وە کۆمەڵێک شتی تایبەتمەند هەیە تۆ پێویست ناکام ناقەشەی لەبارەوە بکەیت هاوسەرەکەت زمانی گفتوگۆ و زمانی خۆشەویستی هەیە لەگەڵ دایکی تێبگەێنێ و تۆش بە پێچەوانەوە زمانی خۆشەویستی تێچکە هەمیشە دایکەکان لە خۆشەویستی خۆیانە زۆر جاریا سنوورەکانە بەزێنن یا ئەوەندە لایەنگریەکەن ئەبێتە دەستێوەردان و پەیوەندی ژنومێردایەتی وەکو ینی پرۆسەی ماڵ هەر حرەمی ماڵ وەکو عملیاتی جستەی کەسێک وایە کاتێک هەر خودی خۆی دکتۆرەکە تەداخولەکە ئازارەکە چارەسەرکە هەر خۆی بۆ خۆی ڤایرۆسێک ئاگەر ئاگای لێ نەبێ بۆیە هەرگیز ڕێگە نەدەن لە حاڵەتی زۆر زەڕورانە بێ کەسی سێم نێتە ناو کاتێک تەداخولێک دروستە بێ لە تەرەفی کێوەیە ئەو کەسە بە زمانی خۆشەویستی حەد ڕابگرێ ئەگەر نا ئامەشۆکردن و تێکەڵی لەگەڵ ماڵە خەزور ماڵە باوک نەبووە بە گرفت ئەگەر هاوسەرەکان خۆیان کۆکن لەسەر بابەتە خۆی ئەبێ ئەو ژینگەیە تۆ خۆت دروستیکەی زۆر جارێ ماڵێن لێرەوە لەم پرۆگرامی خۆمانەڵی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەرەو کاڵبوونەوە ڕواسەردانی کەریمان کەم بۆتەوە بەنامەیەک سەردی ئەحواڵ یەکترە پرسین بەڵام ئەو چوارچێوەی تو یەڵی کوردستانە و خێزانە لەر لاو هێرشەکە ئەگەر یەک نەبین زووتیاچین ئەو خێزانە ژوایە یعنی چەند گرنگە ئەم ژن و مێردە کۆمەڵی خاڵی نهێنی و بینی خۆیان هەیە نەیەن بە کەسی سێم چکە کەسی سێم ڕاستە لەوانێت لێ جارێکا بۆت ئاشکرار کێشەکە بۆ چارەسەرکە جاری دووەم ئەیکا بەڵخەڵخانێک و بەدەستی ویگرێت و ئیش لەسەر تۆکات تو کەشەکە بەچای خۆت ینی ژنەکە با کەشەکە بۆ مێردەکە دروستکە بڵێ من نەچم بۆ ماڵی دایکی تۆ شتەکە ئاساییکەنەوە من ناچم بۆ ئەوێ لەوێ بم ئەخرم هەفتەیە دوو جار تۆ بامە بچینەوە جارش پیاوەکەش بە هەماشیەوە بۆ ئەگەر تۆ ئەم شتە پێشینەت بۆ دانا سێرەکەی شتەکە نابێ پەڕق سێرەکەی کەسەکانی چواردەوری چاڵێ کاکەمانت بە زۆری شەڕیان پێفرۆشی بەخوا شەڕە لەگەڵ ناکەن کەواتە چەند گرنگە کۆمەڵی خاڵی لاوازی نێوان ژن و مێردەکان هەیە نەیەن بە کەسی سێم ئیتکاڵم کەسی سێم بۆ هەردوو لا باسەکەم بۆ ئەوەی کە تۆ خێزانەکە و پارێزراو بێ ئەمە چەند گرنگە بۆی کە من بتوانم هەم متمانەی بینی هاوسەرێتیمان بێڵمەوە هەم متمانەی بینی ئەو دوو خانەوادەی ژەڵمەوە کە من بەیەکەوە بەستومەنەوە بەڵێ لە ئەساسا پەیوەندی هاوسەرگیری لە ئاشتەوای یا دروستە بێ لە خۆشی یا دروستە بێ بۆ کۆمەڵێک ئامانج و هەدەفی دڵخۆشی و ئیستیقراری دوو کەسەکەیە کاتێک ئێمە باسی خێزانێکی هاوسەنگەکەین پێویستە کا کەسەکان لە بنەڕەتا هاوسەنگ بن ئەگەر کەسەکان خۆیان هاوسەنگ بن تەندروست بن هەنێک بابەت هەیە بە شخصی وەرینەگرن خۆیان هەدەف و ئامانج و پلانیان هەبێت لە ژیانیانە ینی پرۆسەی هاوسەرگیری نابێتە ئامانج بەڵام بەڕێوەبردننی ماڵێکی هاوسەنگ ئامانجە یعنی کاتێک کە من هاوسەرگیریەکەم لەگەڵ کوڕێکە ئەم کوڕە ئامانج نییە ینی هەدەفی سەرەکی من نییە بەس کاتێ ئەچمە ناو پرۆسەکە هاوسەنگکردنی ئەم ماڵە ئامانجی منە بۆ ئەوەی کە هاوسەنگ بێ خۆم هاوسەنگ بم ینی زۆر جار بەداخەوە هەم کوڕان هەم کچان ینی ئێرشەکە با یەک کەس نەبێ هەمەلایەنەیە کەسەکە کاچێتە ناو پرۆسەکە و خۆی ئامانجی نییە هەدەفی نییە پێی وایە گواستنەوەی ژیانێتی لە ماڵە باوکیەوە بۆ ماڵێکی دیکە بە هەمان لایفستایل بە هەمان ڕێرە و بە هەمان ڕۆتین پێیوانی ئێستا بەرپرسیارەتێکی تری لەسرە ینی بۆ مناڵی خواردن لە قەچێکە لە ماڵی باوکت بێخۆ ئەڵی وەڵا بۆ نە مەسرفمانێ ئەڵە قەچێکم مانگە لە ماڵی باوکت وەرەقەی دوو وەرەقە بێنە کاتێک کە تۆ بەرپرسیارەتی ژیانی خۆت لە کاتە پێویستیەکانە ئەبەستیتە بۆ ماڵی دایکت یا ماڵی خەسوود کەواتە ئەوانیش بەرپرسیارن لەو کاتی هەستەکەن تۆ ناهاوسەنگی تەداخل بکەن یعنی من هەمیشە ئەڵێم هەر کاتێ پەنا بۆ دەرەوە ئەبەی بەرپرسیارەتیت لەگەڵ هەڵگرێ کەواتە دارەکەی پێیە کە حکم بە
کێ غەڵەتە کێ ڕاستە ڕەنگە ئەو لە تێڕوانینی خۆیەوە یەتە ناو مۆزوعەکە هەر ئەو ڕووکەشە ببینێت کە بۆی بازەکرێ بەس ئەگەر بۆ نمونە هەموو جارەڵین ینی پێمەڵەن چ کاتێ دایک و باوکتە داخل بکە ئەڵێن بە یەک مەژ دایک و باوکەکە ڕاوێشکار بن ئەڵێن بۆ حەددا لەبەرەوەی لایەنگری دروست نەبێ و حکمی غەڵەت دروست نەبێ تۆڵی وەڵا لەسەر چوونە ماڵی باوکم کێشەکە دروست بوو بەڵام ئێمە وەک ڕاوێشکار ئەی بەستینەوە بە زۆر شتی تر نەخێر ئەم خێزانە تەفاهومیان نییە یاسایان نییە ڕێخستنیان نییە لێک تێگەیشتنیان نییە خۆیان فەشەلیان هێناوە لە پەیوەندی بەستن بەیەکەوە کاتێک کوڕەکاڵێ ئەو دایکەڵێ چۆن بێ هاتوویتە تۆ کواژنەکەت ئەڵێ لە ماڵی باوکێتی ئیتر ئەم دایکە بە خۆشەویستی خۆی ئەی چۆنە بێ و دەبانانێکتان خواردە خۆ لە ماڵی من نان هەیە و بەزیعنی ناکرێ و چاژەمێ تۆ نان و دووژەم خۆ لە ماڵی من نانەکە هەبوو دیارەی سەحەدنی دایکە بمرێ بۆ ڕژدا گیرساوی ئیتر وردە وردە ئەم خۆشەویستیە ئێمە پێڵین پامپکردن ئێمە پێڵین مێشک پڕکردن کێتەوە ماڵەوە بیرەکاتەوە لە دایکم خۆشی بێم لە مەسلحەتی منیەتی ئاوەرە بزانم تۆ بۆ ئەو ناچی مەوزوعەکە بە ماڵە باوک دروستە بێ بەس بێ ئاگا لەوەی کە پێشتر ئەم کەسەکە هاوسەرگیریەکە پێویستەکە بەرپرسیارەتی ماڵی خۆی هەڵگرێ و ئامانجی هەبێ لە ژیانە و ئەولەویەت کاتێک کە هاوسەرگیریەکی بیدایەتی هاوسەرگیری حتا 2 ساڵی یەکەم ئەولەویەتی هەموو کوڕ و کچێک پڕۆ پەیوەندیەکەیەتی نەک کارەکەی نەک خوێندنەکەی نەک ماستەرەکەی نەک میوانیەکەی نەک داوەتەکەی و شتێکی تر کە زۆر گرنگە ئەمڕۆ پێویستەکە من زۆر جەختی بخەمە سەر خۆشی و مناسبە و حاڵەتە تایبەتەکانی هاوسەرگیری تکایە بە هەتا ئەتوانن پرایڤت بمێنێتەوە یعنی بۆ نمونە تۆ دعوەتی تەیە تازە بووکی حەفلەت هەیە شایت هەیە ئەلحەمدولیلای ئەوە پرۆسەکە زۆرە ئەمەە هەموو شتەکان ئاسانە هەر پارەکەت هەبێ هەموو کەس ئەتوانێت پێ بگا و ئێستا ببوونی موچە و نیوە موچە هەنێک عیلە هەیە هەیەی هەینەک عیلایەنیەتی پێویست ناکات تۆ مارەکردنێکت هەیە گواستنەوەیەکت هەیە دعوەتێکت هەیە پرۆسێکی عیدی زەواجت هەیە خەنەبەندانێکت هەیە پێویست ناکە ئەوەنە زۆر بڵاو بێتەوە کە خەڵکی قسەی لەبارەوە بکە یان پێش ئەنجامدانی پرۆسەکە ینی سیرەکەی خزمی بایعەکان ئەزانێت کە داواکاریەیە کە بەتەمای شوو بکە کە چنی بۆ کراوە کە بەتەمای چییە و دوای گواستنەوەش بەتەمای سەفەرن بەتەمان سارە بە قیز ڕاکێشن بەتەمای ماستەر بخوێنێتەوە بەتەمانی تا 3 ساڵ مناڵی بێ ئەوە ئەو کێشەیە بە تایبەت لە ناو هاوسەرەکانی شەما ئاوارە بۆ نمونە من حەزکەم هاوسەرەکەم بابەتێکێ بەس پەیوەندی بە ئەو خێزانی خۆمەوە هەیە حەز نەکەم بچێتە دەرەوە ئیتر تەنانەت مە خۆم حەز نەکەم لای ماڵی دایکیشم بۆ نمونە باسیکەم بەڵام لەلاوە بۆ نمونە خۆت پێناگیرێ چوزانم ئەو خۆی پێناگیرێ بابەتەکە ئاباتە دەرەوە یعنی هەستەکەی پرایڤەتی و تایبەتمەندی ناو خێزانە نامێنێ ئێمە چ کەلێنێک لە سەر پەیوەندی خێزانی دروست لەوایە یەکسەر ئێمە دای ماڵین خێزان تیمە کاتێک کە هاوسەرگیری کاڵی قسەمەکە لە خۆفلان پێی ناخۆش نییە قەیچێکە ئەوش خۆمانەیە خەڵک نیەتر ئەم بەهانانە زۆریە خێزان تیمە هەمیشە دوو هاوسەر وشەی من و تۆ نابێ لە نێوانیانە هەبێ کە هەتا ئێمە بێ ئەیبی نییە بەس کە بوو بە تۆ ئەوان من و ماڵی باوکم ئیتر ئەوە بزانە گوڵۆپی پرتەقاڵیە فریاکەوی لە کورداواری هەیەڵەوەی هەمانەی هەمومانە ناببین جا هەتا کۆمەڵێک بابەت هەیە جاری وایە پیاوەکە لەبەر پەیوەندیەکە لەبەر خۆشەویستی بۆ هاوسەرەکەی لەبەر ئەو قوربانیانی ئەیبینێ کە ئەیکا داواکارێکی بۆ نموناڵە بە هەتا 2 ساڵ مناڵمان نەبێ ئەم پیاوە خۆی ڕازیە بەمە بەڵام ئەڵێ کاتێک کە چوینە ناو خەڵکی بۆچی مناڵتان نابێ مەچۆرە سەرەوەی کە وەڵا خۆمان ڕێکەوتوینیان مێردەکەشم پێی خۆشە حەزی لە مناڵ نییە شتەکە بەڕێزەوە باس بکە نەدڵی دایکم بێشێ نەدڵی دایکت بێشێ کاتێک گەزانی کچەکە لە لاوازی دەربڕینی خۆی ئافرەتان عاتفین لە لاوازی دەربڕینی خۆی وڵا جارێ حەزمان لێنیە مناڵین یعنی ئەم دەربڕینە گونجاو نییە بۆ کەسێک کە بەرپرسیارەتی هاوسەرگیری کردووە و تۆ سوور ئەزانی لەناو ئەم پرۆسەیە ئەم بەرنامەیەشت هەیە گونجاوترە بەڕێزەوە وڵا بەتەمای دوعای بەخێرمان بۆ بکەن ئیشەڵڵا خوای گەورە بیە بەڵام پلانەکەی خۆت بالای خۆت بێ یان بەتەمای سەفەری هێشتا یعنی چۆنەڵی لە خەریکی سولفەی پارەکە کۆکەیتەوە سێ جار تۆ ڕۆشتی بۆ سەر پردەکەی تورکیا و هاتوویتە تۆ ڕۆشتی هەموو عالەم زانیوێتی نەچێژی ئەمێنێ و تەداخل دروست ئەبێ و کاتێک گەزانی مێردەکەت سار دەبێتەوە لە دایکم توێتی فلان و فلانە قیستان لەسرە یان فلانە ئەولەوێتان لەسرە بەخوا ناچی یان فلانە نەخۆشەیە یعنی بە ئەنقەت شتێک دروستە بێ دوای تۆڵی وڵا نەیبردم وڵا حەزی پێی نەبوو دایکی تەداخلی کردنی هێش ئەمە ببێ بۆی هەتا وەکو تایبەتمەندی خێزانیتان بە پرایڤەتی بمێنێتەوە
ئەولەویەت خۆتان بن ئەو شتانی کە ئیکەن بۆ دڵخۆشی خۆتان بێ نەک لە بەرەوەی ترێندا ئەو کردی جاهەیەتی بۆ نەیکە ئابا منیش بیکەم چاولەکەری بمێنین ئەم شتە لە نەقسایە بزەبت ئەم شتە لە نەقسایە پێم وایە مادەم من بەلایەنە مادیەکەم هەیە مێردەکەم ئیزنم ئەیە مەفروزە منیش وەک من فڵانە کەس بکەم هەمیشاڵم ئەو وزێ لە شتێکا سەرفکە کە قووەتی خێزانی چاولەکەری ئەنجام بین بەڵام بۆ شتە باشەکان لەناو کۆمەڵگەی کوردەواری ئەمە مساوارە هەندێک بابەتی زۆر زۆر جوان هەیە کە بەڕاستی پێی برا و بۆ نمونە ئەنجام ئەدرێن ناو کۆمەڵگەی ئێمە بۆ نمونە بووکێک خەسووی هێندە خۆشێ بەدایە بانیەکە بۆ نمونە هەستەکە هێندە دڵسۆزە هیچ کێشەیەکی بۆی نییە بەم شێوازە باسیەکە بەڵام ئەگەر بێت و کەسێکی ترگوی لێ بێ کە ئەم بە خەسوێڵێدایە ڕەنگە کۆمەڵێک توانج و کۆمەڵە قسەی ناشرینی پێ بڵە بڵە کەس نابێ بەدایکی خۆتۆ بۆ وەڵیدایە دوو ڕۆژی تر لە هەندێ مووقیفا بۆ دەرەکەی ئەنوە و عشقال شت بۆچی ئێمە چاو لەم شتە جوانانە ناکەین پێمان عیبێ بەڵام بۆ شتێکی تر کە وەکۆی تۆ باسی لێوە کرد گەشتێک بێت بۆ وڵاتێکی تر بۆ خۆ دەرخستنێ بێ بۆ بابەتێک بێ یەکسەر بێت چاولۆ کەسانی تر بکەین بزەبت خۆی پۆستێکیشم هەبوو لە ئاخر ئەکاونتمان دوێنێ لەگەڵ ینی پێشکاری باسیەوەکەم ینی وەکو ڕێز وەکو پێزانین هەرگیز بۆ نمونە من بە خەسوم بڵم دایە بە خەزوگرم بڵم باوکە یان ڕەفیقەکەم ئەم دەستەواژانە وەکو ڕێز وەکو احترام هەر لە کۆنەوە هەبووە کە حسابی بۆ نمونە من خوشکە گەورەکانم بە خەسویانەڵێن ئامۆژن یعنی چی یعنی ژنی مامەکەم یعنی مام پشتە ینی وردەکاری ئەم دەستەواژانە لێ بیتۆ مام پشتە ژنی مامەکەش هەمان پشتە لە خۆشەویستی بۆ ئەم دەستەواژەیە هەر کاتێک کچێک هاوسەرگیری کردووە بە خەزوری تۆ مامە و توێتی ئامۆژن ئێستا تۆزە کەش خەتر بووین ئەڵێن دایە و باوە ئەڵێن دایە حاجی و باوە حاجی ئەمانە وەکو ڕێز جوانە وەکو احترام جوانە بەڵام ئەمە نەبێتە سەر لێ شێواندن بۆ کچان کاتێک کە تۆ لە ماڵی دایکتەوەیتە دەرەوە ڕووی بۆ ماڵێکی تر پێڵێن ماڵە باوانی هاوسەرەکەت ماڵە باوانی هاوسەرەکەتن ماڵە باوک نین مڕعاتت بکەن ئەدی خۆت بیت و بڕۆی پێ دوا بێت هەموو شتێکت لێ قبوڵەکەن ئەگەر جارێک تۆ چێشتونانێک بکەی ئیتر پێ دوا بێت تەواو ئیتر ئەوانە بێت دە جارێکی بێن لە بەروی تۆ لە ماڵی دایکت ئەگەر دایکت درنگ هاتە بێتەوە تەماتۆ ڕۆنێکە کردوێت دایکت دەجار باسی کردوێتەوە ئێرە وانە ئێرە ئیتر تەواو تۆ حسابی کەسێکی کامڵ و بەرپرسیارت بۆ کری ئەندامێکی خێزانی ئەمە فریود نەیە بڵێ تەواو ئێرەش ماڵە باوکی منە ڕێز و احترام لە کاتی ئاشتیە هەر ڕێز و احترامە لە کاتی ناخۆشیە دەرەکەوێ کە تۆ تەمەنێکی گەنجی پێشکەوتنێکی زۆرت بینیوە کۆلێژت خوێند بێ یا لە ناو خەڵکی تێکەڵا بووە هەموو ماڵی خوێنەوارین ئەخوێنینەوە لە کاتی مووقیفی سەعبە تو هەر بۆت دەرکەوێ ئەمە خۆشەویستەکەمە ینی دایکی هاوسەرەکەم خۆشەویستەکەمە هەر شتێک بڵێ من خۆشەویستەکەمم لە دەزەچێ ئەو سنوورە بێ بپارێزین الحەمدوللا من هەموو جارەگەڵێم دەخیلەی پڕدەنگی لێوە نایە چونکە زای بۆچی من زۆر جار ئەم بابەتانە یعنی لە ڕابردووە من لە بەروی خوشکم زۆرە لا ناسانێ من ینی هەمویان لە ژیانی خۆیان من دایمە جۆم لێ بوو کە باوکم کە هاتم پرسیانە کرد ئەو دوو خانەوادەی کە توێڵی باوکم کە پرسی پێی خۆت بەتەڵتا ئەی پێویست ناکات من پرسی خۆم کردووە یای نەریتێکی زۆر جوانی کۆمەڵگای کوردیمان هەیە لە بەروی ئێمە ئاینی ئیسلام لە بینمانەیە لە بەروی کە ئەتوانی لەگەڵ یەکا هەڵکەین و ئەوەی کە زۆر گرنگە ئێمە باسی دوو هاوسەرەکەین جاری وا بۆ کوڕەکە دایکی بە پیری ماوە تۆ کەژنی هێناوە ئەم شنە نەک خزمەتی پیاوەکەی بکە بەڵکو خزمەتی دایکیشی کردووە یعنی ئەمە نەریتێکی جوان بۆ هەرچی سەردانی ماڵی کردووە دوو ڕەحمەتی بۆ دایک و باشی کشنەکە نردووە کە تۆ ئەمەە کەسێکی ئاوای لەگەڵ ئەوی کە خزمەتی مێردەکەتەکەی خزمەتی دایکیشیەکەی باسی تۆ زێ شتە جوانانە بکەین بەڵام ئێستا ئەبینیت لەبەرەوەی مناڵەکانمان بە نازومە کرد بەخێوەکەین لە تەمەنێکی زۆر سووە داوای هاوسەرگیریەکەن لە دوای هەست و سۆزی خۆیانەکەون کە ساڵێک کەس نەنەوەم پرۆسەیەوە ئیتر هەستەکی لێک بێزارە بن لە نانی پێ دروست ناکرێت داوای دیلیڤەریەکات دیلیڤەری پێ نایە لە ماڵی دایکی مەنجەڵقاب مینوی مەطعەمەکانی لە مۆبایلەکەی سکانەکات و بۆی بێت باەک تۆز جیاوازی لێو بکەین چۆن بتوانین ئەم نەریتە جوانە ئەگەر کەسی گەورەمان ماوە سێری ئەوان بکەین سێرکە وەرە سێریکە ئەگەر کچە وەرە سی پورزاکەت کە ئەو تەمەنێکی پێشووتری هەبوو لەگەڵ زەواجە خەیچەکە با تۆزی ئامۆژگاریت کە با تۆزی لێو تێ بکە ئەمە زۆر ئەمە عیبە نییە ئەوە عیبەیە کە ڕۆژی خەڵک پێت بڵێ بۆ جیابوونەوە وانە چۆن بتوانین ئەو نەریتە جوانەی کە هەمانە
پرسی تیا بکەین ئەگەر لەگەڵ ئەم سەردەمەشان نەگونجێت. ڕاستە فەرمووی جا من کە بەڕێزت ئەو بابەتت باس کردم دەغیلەی پڕدەنگی لێوە نایە ئەو خێزانانی لە ئاشتیان لە هاوسەنگیان لە پارێزکاری نێوانی ماڵی باوکی و ماڵی خۆی وەکو یەک سەیرەکە بەچی هەمیشە ئێمە تەکنیکێکمانەیە بۆ چارەسەرکردنی کێشە زۆر ئاسانە و پێغەمبەر صلی الله علیه و سەلەمیش ئاماژەی پێکردووە هەر کاتێک ویستت حکم لەسەر کەسێ بە یا بتەوێت کێشەی کەسێک چارەسەر بکەی خۆت بخەرجیەکەی زۆر زەحمەتە ڕەنگە لە واقع خۆت بخەیتە جێی بەڵام لە هەست و سۆزە هەتا نەگەویتە ئەو موقیفە ئەو شڵژانە دروست ناکات یعنی واقعیەن وجدانیان خۆتە خەیت بەس ئەو ئیمۆشنت نییە چۆن ئەو کەسە ئەشڵەژێ چۆن ئازاری وجدانی هەیە جا ئەو کەسانی ژیانیان تەبایە دڵنیان لێوە نایە کێ ئەو کەسەی هاوارەکە کێ من و تو گوێمان لێبێ کە ئازاری هەیە کە ئەناڵێنێ کە برینێکی هەیە ببوونی سۆشیال میدیاشەوە ئێمە ئەوانە زیاترە بینین هەم فێکەکە بینین هەم ئازاردراوەکە بینین ئەو فێکەکە هەمومان لێمانەوە دیارە و پێویستیش ناکە هەر قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەی کە ئازاری هەیە پێم وایە لەم ڕۆژەیە بابەتەکان ئەوە ئاسانن یعنی ئەوە یوتیوبە ئەوە دەرزە ئەوە پەیمانگایە ئەوە کۆمەڵێک دەورات و کۆرسە ئەوە کتێبە ئەوە چارجیبیتیە هەر شتێکی لێ بپرسی وەک کەسێکی دڵسۆز یارمەتی تایە بەزەوەی ئیمۆشنەکەی لەگەڵ نییە زۆر باش دەرکی پێکەن بەڵام ئەوەی کە ئەم ڕێڕەوە بە خواری ئەهێنێ خێزانە باسی وت کرد کچان لە تەمەنێکی زۆیە کوڕان تەمەنێکی زۆر پەنا بۆ هاوسەرگیریە بن لە بری قاپ و جام مینۆی مەتەمەکان لە ماڵیانە هەیە زەواج وەک حاڵەتێکی ئیمێرجنسی گەشەی عاتفی لەو تەمەنەیە وای لێکە محتاجەکە وای لێکە پەنا بەرێتە بەر هاوسەرگیری و کاتێک گەشە و کەف و کوڵەکە نەما ئەچێتەوە منطق کە ئەچێتەوە منطق ئەم نە لە عەتفا ئەو نەگەورە کراوە یەت سەرباریەوەی کە لە تەمەنی نەوجەوانی و هەتا 18 ساڵی دژایەتی باوکی کردووە ئەبێ بە کۆپی باوکی کە دژایەتی دایکی کردووە ئەبێ بە کۆپی دایکی ینی لەم هەفتەی پێشوە کەیسێکات کوڕەکە وتی مامۆستا منەوەی لە دەستگیرانەکەم جیابمەوە ناسراوە ینی برادری برای هاوڕێکمە وتم با لەگەڵ دەستگیرانەکە دانیشتمەوەمان و تەکلیفم کردو زۆر باشە وتم کاتێککە کێشتانە بێت لەگەڵ دەستگیرانەکە چۆن چارەسەریەکەی وتی احتیاتی وەک دایکم زۆربەی کات بۆ نمونە بێدەنگە بێ و ئەگری یا جاری وایە کە بزانێ وەسعەکە زۆر خراپە بۆ چەند ڕۆژێکە چێتەوە ماڵی باوکم زۆر باش نقطە سەری دێڕ چکە تۆ ناتوانی لە بەروی ئەم کچە کارامەی چارەسەرکردنی کێشان لە دایکیەوە فێر بووە دایکیشی هەمان ئەم شتاکە یعنی کەسێکی کەم هەبوو بۆ خۆشی ئێگەرمەوە وتی مامۆستا 3 مانگە هاوسەرگیریم کردووە 3 جار ژنەکەمم دانیشانەوەتەوە هەچی نابێڵە چمە ماڵی باوکم تی جارێ دوان سەری ماچ کرد بە قوربان ماڵی خۆمانە و چۆنە بێ و باکێشە تی شەوێکیان تۆڕە بوو هەر لەسەر شتێکی زۆر بەسیت وتم ماڵمان ئەو 2 ڕۆژە ئەو مەتبەخەت پاک کردوتەوە ئەو فەرشە ڕاخەرە و کێمەوە قاچم سەرمایەتی هەرەوە نەبووت تی چوو جانتای هێنا و شتی پێچایە تی منیش تووڕە بووم وتمە شەر بێ بم تی کە چوون بۆ ماڵی خەزورم تو وەڵا عاجزیمان بۆمانە و ئەوە چەند جارێکە داوای ماڵە باوکیەکە تی خەزورم وتوێتی هی ماڵی نوێرانم لەو تێ مارەمان کردو دایکی وازی لە ماڵە باوکیێناوە ئێستا ئەنجانوری ئەمە سەری ئەمە بۆیە چارەسەرکردنی کێشە هونەری ژیانکردن هەمووی لە خێزانەوە دروزە بێت ئەو خێزانانی هاوسەنگن لە تەمەنێکی هاوسەنگیان مناڵەکانیان هاوسەرگیریەکەن و کارامەی چارەسەرکردنی کێشە و ژیانکردن دووبارە لە ماڵی خۆیانە دووبارە پێکەن باش اینجا منۆکو کۆتا پرسیارە مامۆستا ئاوارە ڕەنگە لە ڕابردووە پەیوەندی نێوان بووک و خەسوو پەیوەندیەک بوو بە زۆر قسە و باسی لەسەر کرابێت بەڵام بەڕاستی ئیتر بە پێی گۆڕانکاری سەردەم بێ بە هەر هۆکارێکی تر بێسان پەیوەندیەوەی منەی بینم بەم شێوازە نەماوە بەڕاستی خەسووی ئێستا هاوشێوەی هاوڕێیەک وایە کە تۆ قسەی لەگەڵاکەی چوزانم کە مامەڵی لەگەڵاکەی ئیتر بۆچی تۆ پێدابڕی لە ماڵە خەزوران چونکە ئێستا بۆ چوونێکەیە بە تایبەت لەلای ئەو خانمانێکی تر تازە پرۆسەی هاوسەرگیریەکەن ئەڵە دووری و دۆستی زۆر ناچێت بۆ ماڵە خەزورانی ئەڵە بۆی تووشی کێشە نەبم چونکە پێشتر بیستوێتی کە پەیوەندی نێوان بووک و خەسوو چۆن بووە نایەوێت ئەم پەیوەندیە مامەڵی پێوە بکا خۆی ئێستا دووری و دۆستی پەیوەندی نە بە شوێنی جوگرافیەوەیە نە بە پەیوەندی بە زۆر ینی سەردانیکردنەوەیە تەنیا پەیوەندی بێرە و بێرەوەیە ئەوەی گوێم لێی بوو لەگەڵ مێردەکەم باسی ناکەمەوە ئەوەی باس کرا چ پێویست بوو تەداخولەکەم بە دەڕۆژ لە ماڵی خەزورت بە هیچ کێشە نییە بەس ئێرە و ئێرەت بگرە ناوەڵە ئەگەر نا ئێستەوەکو خۆ دوتت خەسوو خواخوایەتی ماڵی کوڕەکەی لە ماڵی خۆی ئاوادانتر بێ ئەو لە ماڵی خۆی خۆشتر بێ بەڵام کچان
خۆتان فێری کارامەکانی هاوسەرگیری بکەن خۆتان پێ بگێنن هاوسەرگیری ئامانج نییە بەڵکو هاوسەنگکردنی پرۆسەکە ئامانجا تەرکیزت لەسەر ژیانی خۆت بێ ژیانی خۆت بە پرایڤەت بێ لەرەوە سەرباری هاوسەرگیری خەریکی کۆمەڵشتی دیکە بە باوەڕکە ماڵە خەزور ئەو شتەنیە خۆتی پێوە مەشغوڵکەی ڕاستمان ئەوانی ژۆک و ماڵە باوک حەزەکان کوڕەکەیان خۆشترین ژیانی هەبێت دەستەکان دەستە خۆش لاانە تێگەیشتوانە ئەڵێ ئێرە و ئێرە کێشە بۆ دروست نابێت وایە کێشم لە ماڵە خەزوران شتێکی نار بۆ خەزور بەسی ترێش پێیوتی خۆش دەست خۆش مامۆستا زۆر زۆر سپاس دەست خۆش